سنووری نەمر بەرجی سێیەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. خاچێتی سەروەرمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا بڵێی مرۆڤی تەواضع و خاچێتی بوو. ئاشکراشە نیشانەی مەزنی لە مەزناندا تەواضع و نیشانەی بچووکیش لە بچووکاندا لودبەرزی و خۆبەزلزانینە. ئەو بە ڕێژەی خاچێتیەکەی لە گەورەبوومدا بوو. بەڵێ ئەو مرۆڤێکی مەزم هەر بۆیەش خاچی بوو. ئەوە تا دەیفەرموو هەرچێ لە بەرخوا خاچێتی بنوێنێت خوای گەورە بەرزی دەکاتەوە، هەرچێش خۆی بەزل بزانێ خوای گەورە زەلیل و ڕیسوای دەکات. ئەمە وتەی ئەو سەروەرە خۆیەتی و لە ژیانیشیدا بە جوانی ڕەنجیدا بووە. هەمووان تەماشای خاچێتی و خۆنەویستی و فراوانی ئەویان دەکرد و تێدەگەیشتن کە گەورەی و مەزنی چییە. هەمیشە خوای باڵادەست خۆبەزلزان و لودبەرز و فیزلێدەرانی بردووە بەناخی زەویدا. ئەوە قاڕون، ئەوە ثەعلەبە، ئەوە فیرعەون، ئەوە نەمرود و ئەوەش هەموو شەدادەکان. ئەوەشی خاچێتی نوان دەبێت و خۆی بەکەم گرت بێت بەرزی کردوێتەوە. ئەوە موسا عەلەیهی السەلام، ئەوە عیسا عەلەیهی السەلام، ئەوە ئیبراهیم عەلەیهی السەلام و ئەمەش حەزرەتی محەممەد المستەفا صلی الله علیه وسلم. خۆ بەکەم زانین و خاچی بوونەکەی پێغەمبەری خوا لە ئاستێکدا بوو مرۆڤی سەرسام دەکرد. ئەو بەندە و پێغەمبەری خوا بوو، شەو و ڕۆژ سەری لە سوزدەدا بوو عیبادەتی خوای گەورەی دەکرد. وەختێک عیبادەتیشی دەکرد میانڕەوی خۆی دەپاراست و دەیفەرموو لە ئیستیقامەت لامەدە، میانڕەوی بپارێزن و بەردەوام هەوڵ بدەن لە ئیستیقامەت نزیک ببنەوە. زیادەڕەوی و کەمڕەوی با لە عیبادەتیشدا بێت. ڕێچکە و ڕێبازی پێغەمبەری خوا نییە، چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەواوی مانا مرۆڤی میانڕەوی و ئیستیقامەت بوو. مەگەر ئیستیقامەت هەر ئەو ڕێیە نییە کە ئیماندار لە 5 فەرزەی نوێژدا لە خوای گەورە داوای دەکات، ئەو ڕاستەڕێیەی کە ڕێبازی پێغەمبەران و ڕازگۆیان و شەهیدانە. ئەوانەی دەیانەوێت لە ڕۆژی دواییدا لەگەڵ ئەو زاتانەدا بن و هاوبەشی کۆڕیان بن، ئەوە پێویستە لە دنیادا لەسەر ئەو ڕێیە بن کەوا ئەوانی لەسەر بوون. ڕۆحی دین سانایی و ئاسانکاریە. ئەو کەسەشی قورسی دەکات سەرنجام خۆی دەبێت بەژێریەوە و کارێک دەکات دین ببێت بە بارستاییەک لە ئەمر و نەهی تاقەت پڕوچێنی وە کە ژیان لەگەڵیدا مەحاڵ بێت. لە کاتێکدا ئەو دینەی لە نێو بازنەی ئیستیقامەتدا ژینی مرۆڤەکان ڕەنگڕێژ دەکات، دینێکە سەرتاپە ئاسانی و یەک پارچە ساناییە. لە فەرمایشتێکی دیکەشدا بەم شێوەیە هاتووە إن الدين يسر ولن يشاد الدين أحد إلا غلبه. گومان لەوەدا نییە کە ئەم دینە ئاسانکاریە. هەرچێش ئەم دینە قورس و دژوار بکات ئەوە خۆی لە ژێریدا دەگلێت. جاییتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دینداری چۆن کردبێت و بە چه شێوەیەکیش داوای کردبێت. ئەوە ئەو تەرزە دینداریەیە کە لە سنووری وزەی مرۆڤدایە و توانای بەسەریدا دەشکێت. واعلموا أنه لن ينجو أحد منكم بعمله. بزانن کە هیچ کام لە ئێوە بەهۆی کردەوەکانیەوە دەربازی نابێت. ئەگەر کەسێک شەو و ڕۆژیش بەندایەتی بکات و هاوشێوەی ئەسوەدەی کوڕی یەزیدی نەخەعی و مەسروق و تاوسیش بێت لە عیبادەتدا، ڕەنگە هێشتا ئەم کردەوانە بەس نەبن بۆ ڕزگاربوونی. وەختێک هاوڵان ئەو فەرمودەی سەرەوەیان بیست، یەکسەر خەیاڵیان بۆ پێغەمبەری خوا چوو. آخر چونکە ڕەوشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەم پێوەربوو بۆ ئەوان هەمیش سەنگی زامنی و دڵنیایی، بۆیە دەست بەجێ لە چارەنووسی پێغەمبەری خوایان پرسی وەلا ئەنتە یا ڕەسوول الله، تەنانەت تۆش ئەی پێغەمبەری خوا ناتوانیت بەکردەوەکانت ڕزگارت ببێت؟ جاوەرە بڕوانە لە خۆبوردەیی و خاچێتی، بڕوانە ڕەفتارێک گەرەک بێت بەندە لە خزمەت پەروەردیگاریدا بینوێنێت، گوێ بدەرە وەڵامێک سەرسامکەر و هاوشانی گەورەیەکەی بێت. ولا أنا إلا أن يتغمدني الله برحمة منه وفضل. بەڵێ منیش مەگەر ئەوە نەبێت خوای گەورە بە ڕەحم و فەزلی خۆی دام بپۆشێت. ئەوە بوو باسی خاچێتی و خۆ بەکەم زانینمان کرد. جاوەک بینیتان خۆ بەکەم زانی و خاچێتیەکەی تا ئەو ڕادەیە قۆڵ و ڕەگدا کوتاو بوو. پێم خۆشە بەر لەوەی بچینە سەر بەرگەیەکی تر لە بەرگە بۆن خۆشەکانی ژیانی ئەو نازدارە کە ئەویش قۆڵی عیبادەتەکەیەتی، جارێکی تر وەبیری هەمولایەکی بهێنینەوە کە ئەو سەروەرە نمونەیەکە بۆ خاچی بوون و خۆنەویستی. لا فەرمودەیەکی شیریندا دەفەرموێت شفاعتي
لأهل الكبائر من أمتي شەفاعەتەکەم بۆ کەسانێکە لە ئومەتەکەم کە گوناهی گەورەیان ئەنجام داوە. خوای گەورە جەلە وەعەلا مافی شەفاعەتی ئەو سەروەرەی لە ڕۆژی دواییدا بەو شێوەیە دەنرخێنێت. جا مەگەر هەمومان بە ئاوەتی ئەوەوە نی گوناهی بێسنوورمان ئەنجام داوە، بەڵام لەگەڵەوەشدا دیسانەوەدان بەوەدا دەنەین کە کۆیلەی گەردنبەندی هەمیشەیی ئەوین و داواکارین ئێمەش بخاتە ژێر سایەی شەفاعەتەکەیەوە. ڕاستە گوناهبارین، بەڵام هەرگیز سەری بەندایەتیمان بۆ کەس نەوی نەکردووە. گەربوو بێتیشین بە شتێک ئەوە بووین بە کۆیلەی بەرقاپی ئەو سەروەرە. ئەم چەند دێڕەی مەولاناش دەکەینە زمانێک و هەستەکانمانی پێدەخەینەگۆ. بوومە بەندە، بوومە بەندە، بوومە بەندە، من لە خزمەتی تۆدا بوومە دوولەتە، بەندە بە ئازادبوون دەگاتە شادی، من شادی ئەوەم کە بۆ تۆ بوومە بەندە. لەو باوەڕەشداین وەک چۆن خوای گەورە ئەم کوڕوزانەوە و پاڕانەوانەمان دەبیستێت و بەهانامانەوە دێت، ئاواش وەختێک وەرزی شەفاعەت دێتە پێش لەلایەن ئەو سەروەرەوە تکامان بۆ دەکرێت. جا بۆیە جارێکی تر ئێمەش بەم هەستەوە دەست بۆ دەستکی دەرگاکە دەبین و دەڵێین شەفاعەت یا ڕەسوول الله. بە ئیزنی خوا لە ڕۆژی قیامەتدا پێغەمبەری پێشەوامان شەفاعەت بۆ ئەو کەسانە دەکات کە گوناهی گەورەیان ئەنجام داوە. ئیتر ئێمەش هەر لە دنیادا ناو نیشانی خۆمانی پێدەدەین و داوای لێ دەکەین بمان خاتە نێو بازنەی شەفاعەتەکەیەوە. لەو باوەڕەشدام کەسێکتان تێدا نەبێت خواست و خولیایەکی لەم شێوەیەی نەبێت کەوا بێ پێویستە هەر لە ئێستاوە هەمومان دەخیری ئەو سەردارە بین و ناو نیشانی خۆمانی بۆ دابنی. دۆسقاڵێکیش چییە گومانتان نەبێت لەوەی کە ئەم داوایەمان دەبیستێت. ئەی ئەوە نییە لە نوێژدا کاتێک تەحیات دەخوێنین دەڵێین السلام عەلەیکە ئەیوهە النەبی وەڕەحمەت الله وبەرەکاتوه، ڕاستەوخۆ و توێژی لەگەڵدا دەکەین. باشە ئەگەر گوێی لێ نەبێت دەی ئیتر چۆن وەک دوێنرا و گفتاری ئاراستە دەکرێت، کەواتە گوێی لێمانە و خوای گەورەش دەیەوێت لە نوێژدا ڕاستەوخۆ سەلامی لێ بکەین. ئەوە تا لە فەرمایشتێکی تردا لە ڕاستیدا ئەمە هەر ئەو فەرمایشتەیە کە ئێمە دەمانەوێت بچینە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە بازنەی شەفاعەتەکەی تا ئەو ڕادەیە بەکراوەیی هێشتوتەوە، هەر لە دوورترین بازنەی گەل و هۆزەکەیەوە هەتاوەکو نزیکترینیان ڕوویان تێدەکا و پێیان دەفەرمێ ئەی خێڵی کەعەب بن موڕە، بە دوای کڕینی نەفسی خۆتانەوە بن لە خوای گەورە، چونکە لە ئاخیرەتدا هیچم بۆ ناکرێ بۆتان. ئەی بەرەی عەبدولمەناف، بە دوای کڕینی نەفسی خۆتانەوە بن لەگەڵ خوای گەورە، چونکە لە ڕۆژی دواییدا هیچم لەدەست نایەت بۆتان. لەوە سەردەمێکدا کە هەر هۆز و خێڵە و شانازیان بەو هۆزەبان و جەنگاوەرانەوە دەکرد کە لە ناویاندا هەڵدەکەوتن و کردبوویان نەهۆکاری خۆڵکێشان، پێغەمبەرێک دێت و بەو جۆرە قسە دەکات. بەڕاستی ئەمە هەڵوێستێکە لە ڕووی خاچی و خۆنەویستیەوە لەو پەڕی گرنگی و بایەخدایە. ئەوێک کە نە شاعیرە و نە جەنگاوەر، بەڵکو سەرداری بوونەوەران و دوایەمینی پێغەمبەرانە، کەچی لەگەڵ ئەوەشدا هۆز و نەتەوەکەی ئاگادار دەکردەوە لەوەی کە لە حزوری پەروەردیگاردا هیچی لەدەست نایەت و ناتوانێت سوودیان پێ بگەێنێ. بەمەش هەر لە سەرەتای ڕێوە ئەگەری ئەوەی بنکێش دەکرد کە فیز لێ بدەن و بە خۆیاندا بنازن و بڵێن پێغەمبەر لە ئێمەیە و بەم هۆیەوە خۆیان لە خەڵکی بە گەورەتر بزانن، لە هەمان کاتیشدا بەرپرسیارەتی سەرشانیانی بەبیر دەهێنانەوە. ئەوە بوو لە دوورترین هۆز و تیرەوە دەستی پێکرد و وردە وردە نزیک بۆەوە تا ئەوەی گەیشتە نزیکترین خزم و کەسەکانی. اینجا فەرمووی ئەی سەفیەی پوری پێغەمبەری خوا، تۆش بڕۆ لە هەوڵی ئەوەدا بە چۆن نەفسی خۆت لە خوا بکڕی، چونکە لە ڕۆژی قیامەتدا هیچ شتێکم لەدەست نایە بیکەم بۆت. ئەزانن کام سەفیە؟ ئەو سەفیەی ڕەزای خوای لێبێ کە خوشکی حەزرەتی حەمزە ڕەزای خوای لێبێ بوو. کاتێک لە ئوحوددا حەزرەتی حەمزە شەهید بوو، ئەم خوشکە بە وەفایە ویستی بچێت براکەی ببینێت، بەڵام پێغەمبەری خوا لە ترسی ئەوەی نەوەک بەرگە نەگرێت هەوڵیدا ڕێگری لێ بکات، کەچی ئەم شێرەژنە چ بە مەبەستی بینینی ڕۆحێکی بەخودا شاد بوو بێت یان بە مەبەستی قوڵکردنەوەی قینەکەی ڕۆیشت و تێر سەیری جەستەی پارچە پارچەکراوی کاکەکەی کرد. بەڵێ ئافرەتێکی بەهێزی خاوەن ئیرادە بوو، مەگەر پیاوێکی پیاوانە هێندەی ئەو خۆڕاگر و پتە بوو بێت. ئەو سەفیەی کە لە هەمان کاتدا دایکی ئەو حەزرەتی زوبەیرەش بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە حەواریەکەم ناوی دەبرد. ئەو سەفیەی کە دەیکردە داپیرەی عەبدوڵای کوڕی زوبەیریش، ئەو گەنجە قارەمانەی کە لە کاتی بەرگریکردن لە کەعبە دژی حەجاج هەڵواسرا و گەیشتە کاروانی شەهیدان. لە سەروی هەموو ئەمانەشەوە ئەو سەفیەی پوری حەقی پێغەمبەری خوا بوو، کەچی سەرڕای هەموو ئەمانەش ببینە
وا سەروەری هەردوو جیهان هەمان شتیشی بەو دەفەرموو. بەڵێ پێغەمبەری خوا مرۆڤی هاوسەنگی و بەرچاوڕوونی و کارزانی بوو، نەدەچوو وەک هەندێک کاڵفامی بێ ئاگال لاف لێ بدات و بڵێ لە ئاخیرەتدا دەستی فریاگوزاری بۆ هەموو کەس درێژ دەکەم، تەنانەت لە نێو ئەوانەدا کە پێی نەوت بوون دەگەمە فریاتان چیژەکەی خۆی بوو، جگەرگۆشەکەی تاکەبەری شیرینی ڕۆژانی پێغەمبەرایەتیەکەی حەزرەتی فاتیمە ڕەزای خوای لێبێشی تێدا بوو. ئەوە تا هەماشت بەویش دەڵێ ئەی فاتیمەی کچی محەممەد، تۆش نەفسی خۆت لە خودا بکڕە، چونکە لە قیامەتدا ناتوانم هیچت بۆ بکەم. ئەو فاتیمەیە بێ ئەوەی گەردی تاقە گوناهێکیش لەسەر چاو و خەیاڵی بنیشێ لەگەڵ حەزرەتی عەلیدا هاوسەرگیری بەستە بوو، جاخۆ بەر لەوەی تەمەنیشی بگاتە 25 ساڵ کۆچی دوایی کردبوو. سەرجەمی ئەو ئەولیا و ئەسفیایانەش کە دواتر هاتوون هەر هەمووی بەری ئەو وەچە نورانیەی ئەو بوون. ئەوێک لە ماڵێکدا پەروەردە بوو، ئەو ماڵە ماڵی پێغەمبەر بوو، هەردەم لێزمەی وەحی بەسەردا دەباری. ئەوێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبارەیەوە فەرموویەتی فاتیمە پارچەیەکە لە من، دیسانەوە ئەوێک کە بەسەرداری ئافرەتانی بەهەژ ناسراوە. بەڵام پێغەمبەری خوا بە ئەویش بەڵێ بەم فاتیمەیەشی دەوت بڕۆ بە دوای کڕینی نەفسی خۆتەوە بە لە خوای گەورە هەوڵ بدە ڕەهنی سەر نەفست هەڵبگریت. جا ئایا هەرگیز ڕێی تێدەچێت و ئەگەری ئەوە هەیە کە ئەم زاهیدترینی زاهیدانە، ئەم پێشەوای لە خواترسانە، ئەم زاتەی کەوا زاناترینە بە ئاخیرەت و ژیانی بە گوێرەی ئەو پێوەرانە بەسەر بردووە و هێندەی گەردیلەیەک کەم تەرخەم نەبووە لە نواندنی ئەدەب و ملکەچی، شایەن لە خزمەت پەروەردیگاریدا و وەک هێمایەک بۆ گەورەیەکەی خۆی بە هیچ داناوە و پشتی بەکردەوەکانی نەبەستووە بێت و گوناه ئەنجام بدات یاخود لە ڕێ لا بدات و ڕاستەوی خۆی لەدەست بدات، هەزاران هەزار جار حاشا.